پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەلای گۆڕێکا تێپەڕی سەحابە هەڵیان دەکەن مسلمانێک وەفاتی کرد بوو کە ڕۆیشت گۆڕەکە هەڵکەندرا بوو خەریکی بیراز و ئەوانەی بوون لا گۆڕی بۆ بکەن ئاوا چاوی بەسەر گۆڕەکەیە شۆڕ کردەوە و سەری هەڵبڕێەوە و فرمێسک بە چاوی هاتە خوارەوە فەرمووی یا ئیخوانی لمثل هذا اليوم فاعدوا برائەکانم بۆ ڕۆژێکی وەکو چوونە ناو ئەم چاڵە بە تەنها خۆتان ئامادە بکەن حیفە ئێمە ئەم دڵانە ڕق بووە لەسەر چاڵی قەبر خەڵکم بینیوە پێ دەکەنێ بڕواتان بێ بەم چاوانەی خۆم تۆش بینیوتەوە ڕەم بێ ئەو بەڕێزەش بینی بێتی کابرا لەسەر چاڵی قەبر قاقا دەکێشێ عرض سەودا دەکا و دۆلار هەستاوە و نزم بووە مافی خۆتە معاملە و کڕین و فرۆشتنی حەڵاڵ لە هەر شوێنێکا بکەی بەڵام کە گەیشتە سەر ئەو چاڵە حەقوای ئینسان تۆزە دابچڵەکێ ئەو هەموو قەسر و قسوورە بچووک بووەتەوە بۆ ئەو ئینسانە لەم چاڵەیە تۆش لە هیچ قەسرێکات جەن نابێتەوە هەر دەبێ بچیتە ئەو چاڵەوە عومەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێدەی فەرموو هەموو ڕۆژە دەبیستم فڵان کەس مرد فڵانیش مرد ئەی فڵان کەس وەڵا کاکاوە لافیتەی فڵان کەس و ئەویش مرد بەخوا ڕۆژێ ئاوا دەنگ و باسی تۆش ئەی عومەر بڵاو دەبێتەوەڵەن عومەریش مرد هەموو ڕۆژە کە تۆ دەبیستی فڵان مرد ڕۆژێ ئەو دەنگ و باسە تۆی کە تۆش مردووی دەی تۆش پێش ئەوەی بچێ ئەم چاڵەوە فەئەعیدوا دەخۆتانی بۆ ئامادە بکەن پیاوێکی بانخواز و مامۆستایەکی بەڕێز کە ئێستا الحەمدوللا لە ژیانایە ئەفەرمێ خزمێکمان هەبوو زۆر پیاوی باش بوو لە ڕووی کار و کەسابەت و معاملەوە پیاوێکی سەرڕاست لە ڕووی دینداری و عیبادەتی مزگەوتەوە بێوێنە هەموو جارە دوعای دەکرد و دەگوت خۆزگەم بەو کەسەی کە ڕووی دێ بمرێ دوعایەکی گەلێ گەورەیە خۆزگەم بەو کەسەی کە ڕووی دێ بمرێ چونکە باوەڕتان بێ زۆر کەسەی ڕووی نایە بمرێ ئەوەندەی کەسەی کردەوەکانی خۆیەکەوە خۆیان چۆن بمرم با ڕوود بێ بمری کە بیرت کردەوە بزانی ئەم سەعات ئێستا 12 شتێکە سەعات 1 دەمری ئایا لە ڕوود دێ بمری دانا شەڵکی بڵێ بەخوا هیچم پێ نییە لە ڕوود دێ بچیەوە بەم کردەوانە و بەم عەمەلەی ئێستاتەوە بۆ لیقای خوای و خۆزگەر بەو کەسەی کە لە ڕووی دێ بمرێ ئەڵێ ئەو پیاوە گەیشتە سەرمەرگ و لە خەستخانەی سلێمانی داخڵ کرا وتی تخوا حاجی فاتیمە فڵان کەسی خزمم بۆ بانکەن گەڕان ماڵەکەیان دۆزیەوە بانجیان کرد وتیان بۆ لەناو ئەو هەموو خەڵکەیە وتی زۆر هیلاکم دڵم خەبەری داوە و دەمرم لە هەموو ژیانما کەسێک کە دڵم ئازار دابێ ئەو ئافرەتەیە ئەو ئافرەتەی خزممە یەک جار لێی تووڕە بووم ئەینا گومانم نییە دڵی کەسم عاجز کرد بێ با پێش ئەوەی بڕۆم بە دیوانی خوا گەرنی خۆم پێ ئازاکەم ئەڵێ چوون بە دوویا هێنام وتی لەبیرتە ئەو ساڵە 30 ساڵ لەمەوبەر ڕۆژێ لێ تووڕە بووم گەنجێتی بوو نەفامی بوو بە گەورەی خۆت فاتیمە خان حاجی فاتیمە گەرنم ئازاکە وتی کاکە حاجی بەخوا هەر لە بیریشم نەماوە 1000 جار گردنت ئازاگا بێ وتی ئەو قسەی کرد و کابرای حاجی ڕوحی دەرچوو سبحان الله با ئەمەش نەگەیەنێتە قیامەت چەند خۆشە ئینسان ئەوە بیر بکاتەوە بزانی بە پەنجەی دەست دڵیشیات عاجز کردووە نەک بیر بکەیتەوە بە ملیۆن خەڵکت ڕۆژانە عاجز کرد بێ نەک ئەوەندەی تۆوی خراپەت چان بێ ئەو هەموو خراپەش بۆ ئەستۆی تۆ بێ با لە ڕوومان بێ کە مردین بچینەوە دیوانی خوای پەروەردگار